کوردانی فەیلی لە نێوان دوو بەرداشی ڕژێمی ئێران و دەوڵەتی عێراقدا لە سەرەتاترین مافەکانیان پێبەشن. لە جوگرافیای سیاسی ئێراندا کوردانی فەیلی دانیشتووی شارەکانی مەڵەکشای، ئیلام، سیروان، چرداول، ساڵح ئاوا، مووسیان، بەدرە، دێهلووران، ئابدانان، ئەلشوتور، کۆهدەشت، دیلفان، ئەندیمیشک و هەردوو لای کەبیر کێون. دەسەڵاتە یەک لە دوایەکەکانی ئێران فشاریان خستۆتە سەر کوردانی فەیلی، بە هەزارانیان ناچار بە کۆچبەری کردووە و لە شارەکانی باشوور و خوارووی عێراق نیشتەجێ بوون. بە سەدان لە سەرکردەکانیان تیرۆر کردووە و بە هەزارانیشیان دەستگیر و دەست بەسەر کردووە. ساڵی 1975 ڕژێمی ئێرانە و کوردانی ناچار بە کۆچبەری کردو دەربازی خاکی عێراقی کردن، لە عێراقیش ناسنامەیان پێنەدان. پاشان و لە شەڕی نێوان ئێران و عێراقدا کە لە ساڵەکانی 1980 تا ساڵی 1988 ڕوویدا، ڕژێمی بەعسی عێراقی ئەو کاتە و کوردانی ڕەوانەی ئێران کردەوە، بەڵام لە ئێرانیش ناسنامەکانیان پێنەدرایەوە. کوردانی فەیلی لە لایەن ڕژێمی عێراقی سەردەمی سەدام حوسێن لە ساڵی 1980 کۆمەڵکوژکران. دادگای باڵای تاوانەکانی عێراقیش لە ساڵی 2007 دانی بۆ کۆمەڵکوژێدا ناو بە کۆمەڵکوژی ناساند. ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 48,000 هاوڵاتی کوردی فەیلی لە پارێزگای ئیلام ناسنامەیان پێنەدراوە. لە عێراقیش نزیکەی 9 ملیۆن هاوڵاتی کوردی فەیلی بێ ناسنامە ماونەتەوە. بەوەش لە هەردوو وڵات کوردانی فەیلی لە سەرەتاییترین مافەکانیان بێبەشکراون. فەیلەکان بۆیان نییە دەنگ بدەن لە هەڵبژاردندا، هەروە لە ئێران بێبەشکراون لە هاوکاری مادی دەوڵەت و تەئەمینی دەرمان و پاک و خاوێنی.